جیاوازیەکی گەورەی هەرێمی کوردستان لەگەڵ تەواوی وڵاتانی دیکەی جیهان ئەوەیە لە بری پێشکەوتن و بەرەو باشبوون بەردەوام شێوازی ژیان و ئاستی خزمەتگوزاریەکان بەرەو دواوە دێن و زیاتر دوا دەکەون. ئەم ڕاستیە لە ڕێگەی بەراوردێکی سادەی دۆخی خزمەتگوزاری و ئاستی گوزەرانی هاوڵاتیانەوە دەسەلمێت و پێویستی بە بەڵگەهێنانەوەی دیکە نییە. بە هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی ناڕەزایەتی هاوڵاتیان ئەوە ڕوون دەبێتەوە کە داواکانی خەڵک لە ساڵی 2023 هەمان ئەو داوایانە بوون کە خۆپیشاندەرانی ساڵی 1992 ئەیانوتەوە. تەنانەت بەشێکیان لەوانەی ئەو کات سادەتریشن. ئەگەر خەڵکی ناوچە جیاوازەکانی هەرێم سێدەیە لەمەو بەرداوای موچە و نان و نەوت و گوزەرانێکی شەرەفمەندانە و شایستەیان دەکرد، ئەوە ئێستاش هەمان داواکاری لەسەر پێ و تۆزی لەسەر نیشتووە. لەگەڵ بڵاوبوونەوەی دیمەنی دابەشکردنی ئەو نەوتەی حکوومەتی ناوەندیش ناردبووی، چالاکوانانی تۆڕە کۆمەڵایەتیەکان باسییان لەوە کرد تەنانەت شێوازی دابەشکردنی نەوتیش هەمان شێوازە کۆنەکەی و هیچ نوێگەری و گۆڕانکاریەک تێیدا بەدی ناکرێت. ئەمە لە کاتێکدایە ساڵانە بەرپرسانی یەکێتی و پارتی بە بودجەیەکی خەیاڵی بەشداری لە چەندین کۆنفرانس و کۆبوونەوەی جیهانی دەکەن و تێیدا چەمکە نوێیەکانی بەڕێوەبردن لەگەڵ سەرکردە باڵاکانی وڵاتانی جیهان تاوتوێ دەکەن و ئەزموونی حکومڕانیان لەگەڵ هاوبەشی پێدەکەن. بەڵام وەک بەشێک لە هاوڵاتیان دەڵێن خەڵکی کوردستان تا ئێستا هیچ خێروبێرێکی لە بەشداریکردن لەو چالاکیانە پێ نەبراوە و بەرپرسانی هەرێم تا ئێستا هیچ شتێکی ئەوتۆ لەو کۆنفرانسانە فێر نەبوون. بەشێک لە چالاکوانان پێیان وایە دەوڵەتداری بە کەسانێک ناکرێت هەست بە ئازار و ناڕەحەتی گەلەکەیان نەکەن و لەگەڵی دانەژین. بەرپرسانی پارتی و یەکێتیش نەک بەشێک نەبوون لە هەڵگرانی خەمی میلەت و هاوکار نەبوون بۆ سوکردنی معانات و فشارەکانی ژیانیان، بەڵکو هەمیشە خودی خۆیان و کارەکانیان بارێکی قورس بوون بەسەر شانی هاوڵاتیانەوە و هۆکاری سەرەکی هەبوون و بەردەوامی نەهامەتیەکان بوون. دوای زیاتر لە سێدەی حکومڕانی پارتی و یەکێتی کەرتی کارەبا نەک بەرەو پێشچوونی بەخۆ نەبینیوە و لە ئاست وڵاتێکی دەوڵەمەندی وەک هەرێمدان نییە، بەڵکو ساڵ لە دوای ساڵ سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی و مۆلیدە ئەهلەکان لە کورتهێنان دەدات و کەمتر دەبێتەوە. ئەوەی زیاتر دانیشتوانی هەرێمی نیگەران کردووە کەمی کارەبای نیشتیمانی بەهۆی نەبوونی توانا یان قەیرانی داراییەوە نییە، بەڵکو دەرەنجامی ساڵانێکی دوور و درێژە لە کەمتەرخەمی و گەندەڵی و نەبوونی دیدگای استراتیژی و بێپلانی حکومڕانیە لای دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی. دەست بەسەرداگرتن و قۆستنەوەی سامان و مڵکی گشتی گەشتووەتە ئاستێک، بەرپرسانی هەرێم پیاوەتی بەسەر ئاوی حەمامەوە دەکەن و لە کیسەی خەلیفە دەبەخشن، هاوڵاتیانی خۆیان ڕق دەکەنەوە و ماڵی خەڵکی دیکە گەرم دەکەنەوە. بەو پێی بڕێکی زۆر لە کارەبای هەرێمی کوردستان دەفرۆشن بە حکوومەتی عێراق. هۆکارێکی دیکەی نەبوون و کەمی کارەبا لە هەرێم دابینکردن و تایبەتکردن و دانانی هەزاران مەحاویلەی تایبەت و کارەبای 24 کاتژمێریە بۆ ماڵ و باخ و ڤێلا و جێگا بازرگانیەکانی بەرپرسان و بارەگا و کۆمپانیا حیزبیەکان. ئەمەش بە هەدەردان و فشارێکی زەبەلاحی لەسەر ئەم کەرتە دروست کردووە. ئەوەش کە داخەکەی سەختتر کردووە وێ ڕاینەدانی کارەبا و گرتنەوەی ئەو مافە سەرەتاییە لە هاوڵاتیان ماوەی چەند ساڵێکە پرۆسەی دابەشکردنی نەوت و سوتەمەنی ڕاگیراوە و خەڵکی کوردستان لە بەردەم سەرمای بێبەزەی زستاندا بێکەس جێهێڵدراون. بەشێک لە چالاکوانانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تەنزەوە نووسیویانە شەوانی درێژی زستان بەهۆی نەبوونی کارەباوە چراخانی ماڵ و گەڕەکەکانی خامۆش دەبن. تاریکی بە جۆرێک باڵ بەسەر زۆرینەی شار و شارۆچکەکانی هەرێمدا دەکێشێ، زیاتر لە بیابان و چۆڵەوانی دەچێت نەک لە شار و ئاوەدانی.